سەرنجتان بۆ چەند هەواڵێک ڕائەکێشم. یەکەمیان نەخۆشیەک کەوتۆتە ناو تەماتە لە دەڤەری برادۆست. لە خەڵەکانیش ئاگر لە چێڵگێکی پەلەوەری کەوتەوە و بە هەزاران مریشی سووتان. سڵاوتان لێبێت. نەخۆشی ملباریکە و فتری خەریکە قڕەخاتە ناو تەماتەی گوندی کەژەکی دەڤەری برادۆست و ڕەنزی جوتیاران بە خەسارە بات. نەخۆشیەکە کاریگەری لەسەر شەتڵی تەماتە هەیە. ملباریکە قەدەکەی باریک ئەکات تاک و شکە بێت. نەخۆشی فتریش قەدەکەی زەرد ئەکات تاک و تەماتەکە لە ناو ئەبات. ڕێبین خدر گەنجێکی گوندی کەژەکە نزیکەی دەدۆنم زەوی کردوتە تەماتە و ئەڵێت هەرچەندە زوو فریای کەوتم و دەرمانم بۆ بەکارهێنا بەڵام هێشتان بەهۆی ئەو نەخۆشیە 125 تەماتەکەم لە ناو چووە. لەبێ جوتیار هەیە تەماتەکەی بە تەواوی لە ناو نەچوە. ناچار زەویەکەی دووبارە بە بەرهەمێکی دیکە چاندۆتەوە و بەڵام زەرەرێکی زۆری کردووە. ئەو جوتیارە ئەڵێت چارەسەرکردنی نەخۆشیەکە تێچووی زۆرە و بارگرانیەکی زۆری شە بۆ جوتیاران. بیست و پێنج ڕۆژە گەڕان بە دوای تەرمی ئەحمەد لوقمانی تەمەن 26 ساڵ بەردەوامە. هێشتا بێگومان هیچ سۆراغێکی نییە. بۆ ئاسانکردنی گەڕان بە دوای تەرمەکەی نزیکەی دەڕۆژات چەند شۆفەڵ و حەفارێک و ئامێرێکی دیکە بە خۆبەخشانە سەرقاڵی گۆڕینی ڕێڕەوی ئاوی ڕووباری سیروانن. بڕیارە ئەمڕۆ کارەکانیان تەواو بێت. دوای ئەوە بەچڕی زارێکی دیکە تیمەکان دەست ئەکەنەوە بەگەڕان بە دوای تەرمی ئەحمەد لوقمان. خەریکە چیرۆکی ئەم دەبێتە چیرۆکی ئاوێستا و هاوشێوەکانی و ماوێکی زۆرە ئاو جەستەی دەرناخات. ئەحمەد لوقمان ئەو گەنجە بوو کە لە کاتی ڕاوەماسی لە ناو ڕووباری سیروان لە سنووری گەرمیان خنکا و باوکی کچێکی تەمەن 3 ساڵیشە. ئاگری هەڵگیرساو لە سنووری ناحیەی خەلەکان و بە دیاریکراویش لە گوندی باخلان چێڵگێکی پەلەوەری مریشی کرد بە خەڵوز و ئەوەی باسی لێ دەکەن بە هەزاران مریشک لە ناوچووە. کامەران عەبدوڵڵا بەڕێوەبەری ناحیەی خەلەکانە ئەمڕۆ دووشەممە بە 1964 ورد ئاگرێک لە چێڵگەیەکی پەلەوەری گوندی باخلان کەوتۆتەوە بەهۆیەوە هەموو بەرهەمی مریشکەکەی لە ناوچووە. کامەزەندا ئەکرێت 40,000 مریشک بێت. هۆکاری ئاگرەکە دەڵێت تا ئێستا نادیارە، بەڵام ئەڵێ هێزە ئەمنیەکان و خاوەنەکەی لە شوێنی ڕووداوەکە نەبوونە، تەنیا چاودێرێک لە شوێنەکە بووە. بەڕێوەبەری ناحیەی خەلەکان دەشڵێت ڕووداوەکە زیانی ژیانی نەبووە. لە کاتی ڕووداوەکە تیمەکانی بەرگری شارستانی گەیشتون بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە، بەڵام بەهۆی ئەوەی چێڵگەکە بە سندەویچ پەناڵ دروستکراوە بە تەواوی سوتاوە و زیانێکی زۆر بە خاوەنەکەی گەیشتووە، مەبەستیەی لە ڕووی مادیە. بەکارهێنانی بەردی سروشتی بۆ دروستکردنی تەسبیح و دەستبەند بازاڕێکی گەرمی پەیدا کردووە. شارەزایە گەڵێت خەڵک هەیە هێندە هۆگریەتی لە فرۆشیارەکان زیاتر زانیاری لە سەربەردەکان هەیە. شاخەوان کامەران شارەزایەکی بەردی سروشتیە بە 1964 ورد لە بازاڕی تەسبیحدا و بەردانەی بۆ جوانکاری بەکاردێن زۆر جیاوازن و هەر یەکەیان ئەرکێکی هەیە. ئەگەرچی پێشتر خەڵک زۆر گرنگی پێنە ئەدا، بەڵام ئێستا بازاڕی تەسبیح و دەستبەند زۆر باشە و بەشێک لە خەڵک بۆ جوانی و بەشێکی دیکەش بۆ پێدانی هێز و زە بەکاریهێنن. لەبارەی نرخەکانیان شاخەوان کامەران ئەڵێت هەندێک تەسبیحی بەردی سروشتی بە گران دەفرۆشرێت. گرنگترین تەسبیح لێرە نرخی گەیشتۆ تا دەفتەرێک واتە $10,000. سەرڕای ئەو جۆرە گرانبەهاییە و شارەزای ئاگاداری هاوڵاتیان ئەکاتەوە، بە تایبەتیش ئەوانەی کە کڕیارن ئەڵێ باوەڕ بە هەموو قسەیەک نەکەن، چونکە هەندێک جار نرخی زیادە و خەیاڵی ئەخرێتە سەر بەردەکان کە ڕاست نین. بۆ نمونە گرانترین دەستبەند کە لەبەر دروستکرابێت نابێت نرخەکەی لە $30,000 تێپەڕ بکات. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خەواتان لەگەڵ.